بوارەتان باش ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی دیداری تایبەت لەگەڵتان شادەبینەوە. دیداری ئەمڕۆمان لەگەڵ بەڕێز فوئاد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستانە کە باس لە دوهەمین پێشاتەکانی لێسەنەوەی متمانە لە نووری مالکی و کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا دەکەین. فوئاد بەخێراتنە دەکەین بۆ بەرنامەکەمان. سەرەتا ئەمەوێ بزانم لێسەنەوەی متمانە لە نووری مالکی بەرەو کێ گەیشت؟ بەڵێ سپاس بۆ میوانداریە. پرۆسەکە هەر بەردەوامە و ئێستا ئەو لوژنەی یاساییە کە بڵین ئەندامانی پەرلەمانن چەند جارێک کۆبوونەوەیان کردووە و کۆمەڵی پرسیاریان ئامادە کردووە و هەروەها چەند کەیسێکیان ئامادە کردووە. ئەنجا لە نێو ئەو پرسیارانەوە ئەو کێسانە دیارە یەکێ دوان اختیارەکەن، لە دوایەوە تەبیعی داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەن کە جەلسەیەک هەبێ و ئەو پرسیارانەش تەبیعی ئەچێ بۆ سەرۆک وەزیران کە خۆی ئامادە بکە بۆ استجواب. دەوترێت کە ئێوە نەتانتوانی لێسەنەوەی متمانە لە ڕێگەی سەرۆکایەتی کۆمارەوە بکەن، یعنی ئایا دڵنیان لەوەی کە لە ڕێگای ئیستیجوابەوە ئەتوانن متمانە لە سەرۆک وەزیران بسەرنەوە؟ لە ڕێگەی ئیستیجواب لە نەهایەتە پەیوەندی هەیە بە دەنگدان لە نێو پەرلەمانە و ئەگەر دەنگدانی یا کەسانی هەبوون کە دەنگەدەن و نسبەکەیش کافی بوو ئەو وەختە سندنەوەی متمانە تەواو دەبێت، بەڵام ئەمە پەیوەندی هەیە بە بڕیارەکانی هێزە سیاسیەکان. ینی دڵنیان لەوەی کە ئەو لایەنەکانی مەبەستم هەولێر و نەجەف پەشیمان نابنەوە. ئێمە دووسێ خاڵمان هەیە. یەک ئەو خاڵەمان هەیە کە ئەو لایەنان لەمێ کە لەمێ بوون و لە نەجەف بوون خۆیان بڕیاریان داوە. دوو ئەو ئەمزای ئەندامانی پەرلەمان لە هەر سێ لایەنەکە کە کراون ئەوش کافیە، بەڵام لەگەڵ ئەمەش لە نەتیجە لە نێو پەرلەمان بڕیارە درێت، لە نێو پەرلەمان خەڵکەکە دەنگ بدا بۆ تەوجیهات بۆیان بچێ سیاسەکان لایەنە سیاسەکان و بڕیارێک هەبی بڕیارێکی سیاسی هەرسێ لە دەنگ ئەدرێ و ئەگریش دەنگ بدرێ بە تەسەوری من زۆرینەی هەیە. سەرۆکی کۆمەر لەوە دڵنیان نەبووە کە هەموو لایەنەکان پەشیمان نەبنەوە بۆیە کە خۆی داوای لە سەرۆکایەتی پەرلەمان نەکردو ساحبی سێقە بکات، یاخود وەک ڕاگەێنرا کە ئیمزاکان تەواو نەبوون. من ناتوانم بەناوی جەنابی سەرۆک کۆمار قسە بکەم، بەڵام ئەتوانم ئەو زانیاریانەی ئەو معلوماتەی کە لای من هەیە من باسی ئەوە بکەم. ئەگەر مەسلەی ئیمزاکان بێ ئەو وەختە مەلەفێک تەسلیمی جەنابی سەرۆک کۆمار کرا کە 160 ئیمزاتیا بوو و من خۆم تەسلیمی ئەو مەلەفەم کرد. 160 بەبێ ئەندامانی پەرلەمانی کە ئایدی یەکێتی نیشتیمانی کوردستان کەوانیش 14 کەسن. هەر لەو وەختەی کە ئەو 160 ناوە تەسلیم کرا جەنابی سەرۆک کۆمار، ئەو حەوت ناوی کە ئەندامانی یەکێتی بوون لە پەرلەمان تەسلیمی ئێمەی کرد، ینی بۆ 167. دوایی 5 ناوی تریش هات و دواییش 2 ناوی تر هات، یعنی ئێمە لە کولەنی 374مان هەیە. بەڵام مەکتەبی جەنابی سەرۆک کۆمار باسی ئەوەی کردووە کە 11 کەس خۆیانیان کێشاوەتەوە. ئەوە من ئاگدار نیم، ئەوە دیارە پەیوەندی هەبووە لە نێوان نووسینگەی جەنابی سەرۆک کۆمار و ئەو خەڵکانە، بەڵام لای ئێمە ئەو ژمارە هەیە. باشە، ئێستا مالکیەڵێ نە ئیستیجواب نە لێسەنەوەی متمانە ناکرێت هەتاکو و مؤسسەی تەشریعی چاکسازیتیان نەکرێت. ینی پێت وایە ئەمە بۆچی مالکی لەم کاتەیە ئەم لێدوانانە ئەدات؟ باس لە چاکسازیەکە لە ناو دەستگای تەشریعیە. وڵی ئەوەی وازەحە جەنابی سەرۆک وەزیران دیارە زۆر نیگەرانە لە مەسەلەی ئیستیجواب، وإلا کە ئەو وەختە ئەو باسە هەبوو کە سەرۆک کۆمار نامەیەکە نووسێ بۆ سەرۆکی پەرلەمان و داوای جەلسەی پەرلەمانەکە بۆ سندنەوەی متمانە، ئەوان خۆیان داوای جەلسەی ئیستیجوابیانە کرد. یعنی ئەمە پێش 2 هەفتەیە، ینی تا پێش 2 هەفتە تا ئێستا شەرعیەتی پەرلەمان کەوت، ئەمە شتێکی سەیرەوە لەو 2-3 هەفتەی جار لە تعتیل بووە. معنای وەیە مالکی بەڕاستی زۆر نیگەرانە و خاڵێ تریشە خاتە پێشەوە، خاڵێکی ئەساسیە خاتە پێشەوە. عەجەبە سەرۆک وەزیران ئیمانی هەیە بە سیستمی پەرلەمانتاری، ئیمانی هەیە بە پەرلەمان، ئیمانی هەیە چونکە مەسەلەی ئیستیجواب بەندێکە لە دەستور
و ئیستا دێ ئەو محاسبەی پەرلەمان بکە ئەمە شتێکی عجیبە لە دنیای دیموکراتیەدا ئەمە نییە ئەو محاسبەی پەرلەمان بکە خۆی بەعکسەوەیە ئەمجا طبیعی ئەو ناتوانێت ڕەت بکاتەوە کە بڵێ من ئەتوانێت نێتە استجواب بەڵام پەرلەمان ئەتوانێت دانیشتنی خۆی بکە و استجوابی بکە غیابیان ئەگەر کرا ئەگەر بڕیاردرا بەڵام ئەم هەڵوێستە لەلایەن سەرۆک وەزیران نووری مالکی بەڕاستی معنایەوەیە من لەوە ئەترسم ئیمانی بە پرۆسەی دیموکراتی نەبێ ئیمانی بە ژیانی پەرلەمانتاری نەبێ چونکە ئەو قسانەی دوێنێ شەو کە کردی زۆر عجیب و غەریبە لەوە نایە لەوە ینی سەرۆک وەزیرانێک بێ لە سیستمێکی دیموکراتی بێت ناتوانێت قسە بکە بەڵام دیارە ئەو ئیمانی بەوە نییە بەڵێ مەسلەی کات لەم پرۆسەیە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر وەک زانیمان لە مەسلەی لێسەنەوەی متمانەکەیە ئەگەر زووتر ئەو بڕیارە بدرات باە و بچوایەتە سەرۆکایەتی پەرلەمان ڕەنگە ئاسانتر بووە لەوەی کە کاتێکی زۆر بە فیرۆچ و هەتاکو و کۆبوونەوە ئێستاش لە مەسلەی ئیسیجوابە تا چەند کات کاریگەری ئەبێ لەسەر ئەم پرۆسەیە طبی جاری تر ئەڵێم سەرۆک کۆمار ئەو بڕیارەدا ئەوە دەسەڵاتی خۆیە و سەلاحیاتی خۆیە و ڕوویای خۆی هەبووە ئینسان گەرەک ئەوە بەجیا مامەڵە لەگەڵیا بکەوە تەقدیری شەیە بۆ ئەو هەڵوێستەکە هەی بوو بەڵام مەسلەی کات مهمە ڕاستە مەسلەی کات ئەو وەختە وەزعەکە زۆر جیاواز بوو وەزعەکە هاتووە پێشەوە کە جلسەکە هەبێ بۆ تەبیعی ئەگەر ئەو دانیشتنە هەبوایە استجواب نەبوو کۆبوونەوە کرا و داوا کرا کێ لەگەڵ مالکێ یا کێ دژە ینی مەقسەم کێ دەنگ ئەدا لەگەڵ کێ دەنگەدا و تەواو بوو ئەگەر ئەکسەریەت هەبوایە ئێستا ئەو پرۆسەی استجواب خۆی پرۆسەیەکە گەرەک خەڵک ئامادە بکەیت پرسیارەکان ئامادە بکەیت کەسێک ئامادە بکەیت پرسیارەکان بکە و ئەمە بچێ بۆ سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان گەرەک ڕئیس وزرا ئامادە ئاگدار بکاتەوە ڕئیس وزرا ئەتوانێت لە دوای هەفتەیە وەڵام بداتەوە پرۆسەکە ینی نەختێ دوور و درێژە بەڵام لە هەر حاڵ بێ پرۆسەی یەکەم بێ یا پرۆسەی دووەم بێ بەشێک لەو پرۆسەی دیموکراتیەوە پەیوەندی هەیە بە دەستوورەوە باشە دکتۆر ئەگەر لە مەسلەی لێدوان دەربچین ینی بێزگە لەو لێدوانانی کە دەوترێت مالکی پێشێلی دەستوری کردو پێشەلکاری کردو مالکی دیکتاتۆرە یعنی ئەمانی کە باسەکرێت وەک لێدوان بە مەلەف و بە سەنەدی قانونی ئێوە لەلاتان هەیە یاخود تەنها لێدوانە لەلایەنە سیاسەکانەوە دەدرێت نەخۆ مەسلەی سیاست لە نەهایەتە هەر ئەوە قسە نییە لە ڕفتارە لە ڕفتار ئینسان ئەتوانی تەقیم بکەی ئەم ئینسانە ئینسانێکی دیموکراتیە یانە لە ڕفتاری شەبڕاستی ڕفتاری کۆمەڵگا ڕفتاری گشتی ئەتوانی تەقدیم بڵێ ئەم پرۆسەس دیموکراتیەیانە ئەو ڕفتاری دوێنێ شەو نیشاندا ینی دوێنێ ئەو وتارێک کە خوێندەوە یا ئەو ئینتەرویۆی کە کردی کە باسیەوە کە استیجواب نابێ باشە ناڵێ لەم حاڵەتە نابێ بەڵام مەبدەی استیجواب قبولنەکە زۆر سەیرە دوو پەرلەمان ئێتیهامەکە پەرلەمان بەگشتی ئەو پەرلەمانە نەبووایە ئەو نابووە سەرۆک وەزیران چونکە ئەو پەرلەمانە دەنگی پێداوە ینی سەیرە ئێتیهام شتێکەکە کە ئەو موەسسە نەبێ ناتوانێت ئیش بکە ینی ئەساسی ئیشکردن لەم وڵاتە حکوومەتە و پەرلەمان یەگەر ئەو موەسسە نەبێت چۆن ینی ئەمە خۆی ئەوە نیشانەدا کە ئەو بەڕێزە ڕاستی بڵم ئیمانی بە دیموکراتیەت و کە ئیمانی نەبێ بە دیموکراتیەت پرسیارەوەیە ئیمانی بەچی هەیە و ڕفتار چۆنەکە ئەگەر ڕفتاری دیموکراتیەت نەبێ دیموکراتی بە شێوەیەکی دیموکراتی نەبێ ڕفتارەکەی چۆن تاریفەکەی هیچ شتێتر نەماوە کە ئەبینی ڕفتارەکەی بەرەو ئەو شێوە چێ کە پێڵێن دیکتاتۆریەت هەم پرۆسەی دیموکراسی لە وڵاتی ئێمە هەم پرۆسەی دیکتاتۆریەت لە وڵاتی ئێمە بە هەر ڕێگەیەک بڕۆی پرۆسەیەکی تەراکومیە کەم بنیانەکرێ کەم دامەزرێ ئێمە ئەبینین ئیستا بە ڕێگەیەکی هەڵاچە و قسەکانی ئەم ماوەی ئەخیرە بەڕاستی ئەوە ئیسباتەکە بێجگە لە عملەکانی کە ئەو بە ڕێگەیەکی هەڵاچە باشەکەواتە سەرۆکایەتی هەرێم و بڵین لایەنی کوردیش جارێکی تر لەگەڵ نووری مالکی ئەتوانێت دانوستان بکات بۆی کێشەکان چارەسەر بکات یاخود ئەمە بڕیاری کۆتاییە و ئەبێ مالکی لە شوێنە نەمێنێ ئەسای لە سیاست هیچ شتێن نییە بڵێ ئەبێ یان نابێ ئەتوانی بەعزار لە وەختی خۆی ئەگەر ئێمە سەیری شۆڕشی کورد بکەین کە سەدام حوسێن
ئەنفالی کردبوو کوردستانی داغون کردبوو کوردستانی تدمیر کردبوو بەڵام لەگەڵەوەش مفاوزات کرا لەگەڵیان ئەمە جیاوازە تۆ دانیشتن جیاوازە تۆ باسی وەصفی حالەتێک بکەی من ئیستا وەصفی حالەتەکە بکەم بەڵام مەسەلەی دانیشتن لەگەڵ نووری مالکی تەبیعی لە سەرەتاوە بەڕاستی کە دانیشتنی هەولێر بوو خۆ لە سەرەتاوە ئەوە نەبوو جارێ بڕیار نەدرا بوو کە مەسەلەی ئەوەی متمانە لێ بکەشنەوە نامەکەیش کەچوو بۆ هاوپەیمانی نیشتمانی کە بڵۆکی شیعە بۆ بڕیار بدەن ئیسلاحەکەین ڕێفۆرمەکەین و ئەمەش خاڵەکانە کە مهمە بۆ ڕێفۆرم یعنی باسی ڕێفۆرمە کرا بەڵام ئەو نەوەڵامی نامەکەیدا یا وەڵامی نامەکەی هەمال کرد و نەیوت من ئامادەم و بە تەحەداوە هاتە پێشەوە ئێستا بڵێ من ئامادەم ئێوە ئامادەن دانوستان نازام ئەوە لەسەر هێزە سیاسەکان نامێنێ ئەزانی مەسلەی تۆ ئیستا ڕەبتێکت هەیە وەکو کورد لەگەڵ کۆمەڵی هێزی سیاسی تر لە عێراق لەگەڵ عێراقیە بێ لەگەڵ سەدرەکان بێ تۆ ناتوانی هەر خوتبەیەکدا بنەی بە کەیفی خۆت پێویستە لەگەڵ هێزە سیاسەکانی تری عێراقی دانووسەندن بکەی بۆ هەر خوتوەیەکە دانرێ ئەگەر بەرەو مالکی بێ یا دیژی مالکی باش ئێستا ئێمە بینین ڕەوتی سەدری ئامادەی و کۆبوونەوەانە نابێت کە ئەو لیژنە یاساییە بۆ کۆکردنەوەی مەلەف لەسەر پێشلکاریەکانی سەرۆکوەزیران ئایا ئەمەوە ناگەیەنێ کە ڕەوتی سەدری بە ئاشکراش موقتەدا سەدر ڕایگەیان کە ئەو لەگەڵ ئەم هەنگاوەیانە نییە مەسەلەی ئیسیجواب ئەو پێی بووە بوو کە تەنها سەرۆک کۆمار جەلال تاڵەبانی ئەتوانێت داوای لەسەرنەوەی متمانە بکات یعنی ئەمە ئەوە ناگەیەنێت کە ڕەوتی سەدری لەم هاوکێشەیە بێنە دەرەوە بەڵێ لە مەسلەی هەم کۆبوونەوەی کە ئەو لیژنەی کە دامەزراوە لە پەرلەمان لە یەکەم کۆبوونەوە لەمێ بوو و یەکەم کۆبوونەوە بەشدار بوون و هەموو خاڵەکانیش مناقشە کرا بەڵام دیارە ڕەوتی سەدر گەیشتونەتە ئەو نەتیجە ئەڵێ دەها کۆبوونەوە فایدەی نییە چونکە کۆبوونەوەمان کردووەتەوە ڕێگەکە وازەحە بۆ ئێمە و ئەگەر هاتوو ئەو لیژنە پرسیارێک یا دوو پرسیاری اختیار کرد لەگەڵ کێسێک کە چوونە ناو پەرلەمان و دەنگدان بوو و دەنگدان بۆ ئەوە بوو کە متوانە بکێشینەوە لە سەرۆکوەزیران ئێمە ئامادەین ئەوان ئەڵێن ئێمە لە ناوی قاعەکە ئامادەین ئەو شتە بکەین بەڵام بە هەر هۆیەک بێ پەیوەندی هەبێ بە وەزعی خۆیان لە ناو شیعەکان پەیوەندی هەبێ بە زەختێکی دەرەوە پەیوەندی هەبێ بە ئەوەی کە ئەوان پارچەیەکن لە هاوپەیمانی نیشتیمانی و ئەگەر ئەوان نەبوونە مسەبەبی تێکدانی هاوپەیمانی نیشتیمانی ئەمە دوور نییە کۆمەڵێک هۆ ئەسباب هەبەیە کە ئەوان نەتوانن ئەو خوتووە بەردەوام بن یعنی بە مەفهومیەتر ئەوان وازح بە وازەحی هەڵێن لە پرۆسەکە بەشدار نابین بەڵام لە ئەکشنەکە بەشدارەبین لە ئیشەکە بەشدارەبین یعنی لە پرۆسەی ئامادەکردنەکە کە بەشدار بوون تا ئێستا بەشدار نابن لە یەکەم کۆبوونەوەی کە لە هەولێر کرا بەشدار بوون و لە یەکەم کۆبوونەوە لە هەولێر ئەساسی شەکە کرا ڕاستی بڵامی ئێستا زیاتر تەفاسیلە ئەڵێ ئێمە بەشدار نابین بەڵام کە گەیشتە مبرریان چییە بۆ ئەوەی کە بەشدار بە تەسەوەری من ئەمەیە ئەمەی من باسم کرد ئەمەی باسم کرد ئەوان حملەیەکی ئەعلامی گەورە هەیە لەسەریان کە ئەوان دژی هاوپەیمانی نیشتیمانی ئیشەکەن ئەوان گەرەکیانە هاوپەیمانی نیشتیمانی تێک بدەن کە بڵۆکێکی شیعەیە ئەوان گەرەکیانە حکم لە دەست شیعە لا بدەن ینی ئەو حملەی ئەعلامی خۆ لە وێبسایتەکانیشە خوێنینەوە لە میدیا ماشەڵڵا حزبی داعوا و سەرۆکمالەکی ئەوەنەی ئیش کردووە لەسەر ئەم مەسایلە ئێستا ئەنواعشکال وێبسایت هەیە ئەنواعشکال جەریدە هەیە هەر حملەیەکی ئەعلامیە لەسەر هەموو کەس بە تایبەتی لەسەر مقتەدە سەتر ئەمە ئەوانیش واقعی ئەوان جیاوازە تا بەرەنگاری ئەو حملە بن و ئەوە نیشان نەدەن بە ئێمەیان وتووە کە ئێمە لەو پرۆسە ئیستا ڕایەگرین بەشدار نەبین یعنی ڕاگرتنە بەڵام لە ئیشەکە کە کەوتە ناو پەرلەمان و بینیمان خەڵک دەستی کردە دەنگدان ئێمە حسابی ئەوە بکەن وەکو چۆن چل کەس ئەمزای کرد و نردمان بۆتان هەروە چل دەنگ لە ناو قاعە ڕەنگە ڕەوتی سەدر تا ڕادەیەک پابند بن بەم وعدە ئێوە متەئەکیدن یاخود دڵنیان لەوەی کە عێراقی پابند بن بە بەڵێنەکانیانەوە بە تایبەت وەک ئەزانین کە عێراقی چەند لایەنێکن لە ناوخۆشیانە زۆر جار جیاوازی و زۆر جار
دژایەتیکردنی یەک هەیە و زۆر جار ئینشقاق هەیە. من ئێمە قەت ناتوانین گەرنتی بەناو خەڵکی ترەوە بدەین بڕاستی ئەمجا عێراقیش وایە عێراقیە چەند لایەنن بەڵام تا ئێستا عێراقی ئەوەیان کردووە من باسی تا ئێستاکەم عێراقی ئەوەی کردووە تقریبان وابزانم 80 ئیمزای نردبوو بۆ من باشە ئەوە هەمش 80 ئیمزایان هەیە عێراقیە لە هەموو پرۆسەکان بەشدار بوون عێراقیە لە هەموو کۆبوونەکان بەشدار بوون و عێراقیە تا ئێستا ئینشقاقاتیان بە ئاشکرا نەکەوتون ناوێن نازانم ئەگەر بە دزیەوە مەسەرەن یا سەحبی تەوقیعیان کردووە یانە ئەوە من ئاگدار نیم بەڵام بە ئاشکرا شتێکمان نەبینیوە ئێمە کە عێراقیە تێک چووە باشە وای سێش عێراقیە بەشدارە لەو لژنەی یاساییە کە دروست بووە ئێتا ئێستا بەشدارە ئەمجا ڕۆژی دەنگدان و ڕۆژی نێو جەلسە ناتوانێت زۆر جار لێدوانە بینین کە شێوەیەک لە پاشەکشەی پێوە دیارە بۆ نمونە سکرتێری پارتی دیموکراتی کوردستان کاک فازڵ میرانی لە دوایمین لێدوانی داباس لەوە دەکات کە مالکی دیکتاتۆر نییە لە دیدارێکیان لەگەڵ قۆنسڵ گەری گشتی بەریتانیا باسی لەوە کردووە ئەو میدیاکان ئەمڕۆ بڵاویان کردوێتەوە ئەڵێ ئێمە کێشەمان لەگەڵ مالکیەوەی هەندێک جار کە تاکڕەوانە بڕیارەدا کە پێم وابێت دیکتاتۆریەت و تاگڕەوانە زۆر دوور نین لە یەکەوە باشە ینی ئەمە ئەوە ناگەێنێت بە کوردیەوە بەڵێ ئەم پاشەکشە لە لێدوانە پێشتریش لە دوکان ڕایگەیان کە ئەوان کێشیانیە لەگەڵ مالیکی دائنیشن و دانوستانیشەکەن ئەمە خەتڕەجعەیەکە کە کورد بۆ خۆی دانی بۆ ئەوەی کە دواتر دانیش لەگەڵ من نازم ئەو وتارەی جەنابی کاک فازڵم نەخوێندەوەتەوە یا ئەو ئینتەرویۆ ئەمەی ئیستا باسیەکێ بەڵام لەگەڵ ئەوەیش تۆ دانیشتن جیاوازە وەصفی حالەتێک وەکو وتم جیاوازە ینی وەصفی حالەتەکە ئێستا حالەتی عێراقی ێ باشە خۆ ئەگەر بێتە سەر ئەوەی ئەمە حکوومەتێکی ئێتلافی ڕاستە حکوومەتێکی ئێتلافی دروست بوو ئەگەر بێتە سەرەوەی پەرلەمان هەیە پەرلەمان هەیە ئەگەر بێت ینی سیستمەکە لە سیستمی دیموکراتیەچێ بەڵام ئیشەکە بەرەو دیکتاتۆریەتەچێ هەڕوا چونکە نەیهێشت بەرامبەر هەموو وزارەتێک یەکێک یا کۆمیتەیەک هەیە لە مەکتەبی خۆی کە بریارەدا لەسەر ئیش و کاری وزارەتەکان ئەبینی کۆمەڵی ئیشی کردووە کە دوورە لە دستور ئیستا ئەم تەسریحەی داوە ئیستا ئەم تەسریحەی داوە لە واقع ئەمە کافیە استجواب لەسەری بکرێت لە پەرلەمان چونکە باسی پەرلەمانەکە وەکو شوێنێک خراپ ئەو شوێنە خراپ هەیە کە ئەو اختیار کردووە باسی پەرلەمانەکە ئەرێ اختتاف کراوە لەکەی اختتاف کراوە ئەمە هەفتەیەکە دوو هەفتەیەک هەیە ئەمە اختتاف کراوە یعنی ئەگەر زووە بۆ ئەمە ئیستەوە باسی نەکرد ئەگەر ئیستەیە بۆ وای لێ هات چییە مەسەرەکە وەکو ڕئیس وزرا ئەم قساکە شتی عجیب قساکە ئەمە نیشانەوە ئەدا ڕاستی بڵێم لە تەفکیری و لە عملی ئەو دوورە لە ئیمان بە دیموکراتیە ئەمە یە مەسەلەکە ئەنجا هەر ئینسانێک سیاسی کە سەیری ئەوەکە بە شێوەیەکەنێ کە بازێکڵێ تاکڕەوە بازێڵێ دیکتاتۆریەتە بازێڵێ پرۆسەکە بەرەو دیکتاتۆریەتە چێ بەڵام هەمووی لەسەرەوە یەکن کە بابە ئەم پرۆسەل بەرەو دیموکراتیە ناچێت باشە دکتۆر ئەو حاڵەتی کە باسەکرێت لە بەغدا هەیە زۆر لەلایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەندێک شاورە دیێرانیش باس لەوەکەن کە لە هەرێمی کوردستانیش هەمان حاڵەت هەیە بۆ نمونە بۆچی بودجە شەفاف نەبێت پرسیاری ئەوە ئەکەن باس لەوە ئەکرێت بۆچی هەیئەیەکی ئینتیخاباتی سەر بە خۆدا نەمەزرێت باس لەوە دەکرێت کە بیانی ئەو کێشانەی کە لە کوردستانە هەیە مەسلەی چاکسازیەکان بۆ بەردەوام نەبوو بۆ چاکسازی نەکرات ئەی ئەمانە بۆ لە کوردستان چاک ناکرێت بۆچی داوا ئەکرێت لە بەغدا چارەسەر بکرێت باسی کیشەیەکی کێشەیە و باسی سیستمی دیکتاتۆریەتەکەی باسی پرۆسەی دیکتاتۆریەتەکەی جارێ بینە سەر بووجە ئەگەر مناقشەیەوە بکەین دە ڕۆژ لە پەرلەمان مناقشە کراوە من نازە مەفهومی شەفافیەت چییە یعنی مەفهومی شەفافیەت هەرێکی بە شێوەیەکە ئەیبینێ هەرکی بە شێوەیەک تحلیلەکە بەڵام ئەگەر اتفاقمان کرد لەسەر کۆنسپتی شەفافیەت مەفهومی شەفافیەت چییە لە بووجە ئەو وەختە دەتوانین شەفافەیانە زۆربەی پەرلەمان دەنگی لەسەردا ئێ باشە ئەوە زۆربەی پەرلەمان خۆ زۆرینەیە بەغداش خۆ گەر حسابی زۆری نەبکەیت زۆرینە با بچین بۆ زۆرینم ئێمەش بۆ بەغدا بۆ زۆرین و کەمی ناڕۆین
خۆ ئەگەر زۆرینە بردیەوە خێرا لە خێر ئێمە ڕازین خۆ ئێستا استجواب چییە مەسەلەی متمانە سندنەوەی متوانە چییە سندنەوەی متوانە ئەساسەکەی ئەوەیە زۆرینە و کەمینە هەبێ ئەگەر ئەم سێ لایەنە اتفاق بکەن وڵا زۆرینەن چونکە ئەوە ژمارەکان هەیە خۆ ئەوەیە تۆ لە سیستمێکی دیموکراتی ئەگەر شێوەیەکی تەوافقت هەبێت لە سیستمەکە ئەوە تۆ ئەتوانی بڵێ بابە ئێمە شێوەیەکی تەوافقمان هەیە پێکەوە ئیشەکەین معناوێ پێکەوەش بڕیاری ئەساسیەتێن بەڵام شێوەیەکی تەوافقت نەبێ تۆ یەک جانب معارض بێ و یەک جانب لە دەسەڵات بێ خۆ هەر وایە سراحەکە بینی معارضە و دەسەڵاتە لە چوارچەوەی قانون طبعا لە چوارچەوەی یاسا هەموو شتێ بە قسەت نەکرێت نابێت تۆ بڵێ حەقی خۆتە بڵێەوە بەڵام نەمانەوێ ڕاستە ئەوە ئەبێ چونکە جانبی تر ئەڵێ ڕاست نییەوە وانە اینجا مەفهومی ئەنەو شەفاف نییە شەفافە دوور نییە بڵێ بابە ئەوە من لێ تێناگەم یاوە غەڵەتی تایە یاوە کێشەی دکتۆر بۆ نمونە مەسەلەی داهاتی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن ئەڵێت ئەم داهاتە شەفاف نییە مالیکیش هەمان قسە ئەکات کاڵێ مە ئەگەمان لێ نیە داهاتی هەرێم دوێنێ وەزیری مالیە لە ئەنجومەنی وەزیرە باسیێمەی کرد ئەیوە داهاتەکان باسەکەن داهاتی وزارەتی داخل ناوخۆ باسەکەن داهاتی وزارەتی دیفاع ئەوقاف باسەکەن داهاتی وزارەتی تەندروستی باسەکەن وزارەتی کارەبا و وزارەتەکان تر ئەڵێ ئەمە هەمووی لە زمنا هەیە لە ناو ئەو تەفاسیلە باس لە گومرگ و نەوتەکرێت گومرگ ئەڵێ چەندێ هاتووە و ئەوە نەیش چووە بۆ عێراق یعنی خۆ ئەمە وەڵامی داوتەوە من ئیستا جارێتتر لەو حاڵەتی نیم بێ وەڵامی ئەم پرسیارانەی گچکە بدەمە بەڵام بەعام بە شێوەیەکی عام ئێمە تەبی من تەسەورەکەم معارەزە حەقێ ناڕازی بێت چووکە معارەزەیە دەسەڵاتیش تەبی دیفاعەکە لە سیاسەتی حکوومەت ئێمە سیستمێکمان هەیە کە معارەزەیە و حکوومەتە بەڵام ئەگەر کێشەیەکی عاممان هەیە کێشەیەکی گشتمان هەیە پێویستە پێکەوە دانیشتن حەلی بکەین باشە بودجێک بۆچی 11 ئەونەی پرۆژەکانی وەزارەتی تەندروستی تۆ خۆت جەنابەت لە دەرەوە بوویت ژیاویت کە سەکتەری تەندروستی گرنگترین سەکتەرە لە هەر وڵاتێکدا بۆچی بودجەیەک یەت 11 ئەوەندە بودجە بۆ ئاسایش و زانیاری و پاراستن و دەستگا ئەمنیەکان دائەنێ بەڵام بۆ تەندروستی هیچ ئەو مەبلەغی بۆ دانانێت یعنی ئەمە چیت پێ خۆ پێویستە ئێمە دوو سەکتەر هەیە زۆر ئەهمیەت پێ بدەین یەک سەکتەری تەندروستیە ئەو کەیتر خوێندنە پەروەردەی باڵا بێ خوێندنی باڵا بێ یا پەروەردە بێ ئەمە مهمە بۆ بنیانکردنی ئەم کۆمەلگا بەڵام بابە ئێمەش لە وەزعێکی نائارامین لە منتقەکە ئەبینین لە دەوروگردمان ڕۆژ نییە تەقینەوە نەبێ ڕۆژ نییە ئێرهابی هەوڵ نەدا بێتە ناو ئەم وڵاتە یەکێک لەو مەسائلەکەیە ئەم خەڵکە دڵی خۆشە و خەڵکی دنیاش سەیری تەجربەکەی ئێمە بە خۆشی ئەکاو بە هەن ئەوەیە ئاسایشمان هەیە ئەنجا ئاسایشەکەی نەمێنێ هەمووی ئەڕوخێ پەروەردە ئەڕوخێ تەندروستی ئەڕوخێ اینجا تەبی ئاسایشیش خۆ من نازەمیستە میزانێکە چەنە بزەوت بۆ ئاسایش بەڵام ئازانیش پارێوێ ئیشیاوێ تۆ هەموو کەسێک کە دێتە ئەمێ هەر خۆمانیش عەرەبەکانیش کە دێن ئەڵێ ئەمێ جەنەتە جەنەتەکە لە مەفهومی ئاسایشە و مقارنەیەکەن لە بەغدا هەموو ڕۆژی تەقینەوەیە باشە کابرا دێتە ئەمێ ئیسراحەتەکە خەڵک دێن لەمێ بۆ ئیسراحەت چونکە ئاسایش هەیە کە ئاسایش هەبێت نشونما ئەبێن ئەبینی نشونما هەیە ئەمجا نقصانیمان هەیە لەوێ نقصانیمان هەیە لەمێ ئەوە شتێترە ئەوە هەمانە ئێمە یەک شتریش هەیە جنابەت باس ئەوەت کردوت تۆ لە دەرەوە ژیاوی بابە ئێمە پرۆسەی دیموکراتی وەکوتم وەکو پرۆسەی دیکتاتۆریەت پرۆسەی دیموکراتیش پرۆسەیەکی تراکمیە کەم بنیانەکرێ باشە ئاخر ئێمە مقارنەی ئەەکەین لەگەڵ دەوڵەتێکی کە 100 ساڵە 200 ساڵە 300 ساڵە 400 ساڵە دیموکراتیە باشە نەگەیشتونە جارێ سیستمەکەمان نەگەی مؤسساتەکەمان نەگەیشتووە حیزبەکانمان نەگەیشتووە بینە سەر حیزبەکان کە باسی دیموکراتیە دەکەن چەند جار کۆنگرەیان کردووە چەند جار هەڵبژاردن ئەبێ لە ناو ئەم حیزبەکان چەند جار سەرۆکەکانیان گۆڕاوە خۆ ئەمە بە معارەزەیشەوە ئاخر دیموکراتیەت هەرەوە نییە بابە راپۆرتێک یا شتێک بخیتە بەرچاو دیموکراتیەوەیە تۆ ئیمانت پێ و سیستمێک پێ بەڵام ئەمە لە دایکە بێکەمەکەمە پرۆسەی دیموکراتیەت من ئیمانم هەیە بۆ لە کوردستان کەمەکەمە لە دایکە بێ بنیانەکرێ بەڵام ئەم پرۆسە وەکو مناڵێکە کە بەڕاستی کێشەیەکی زۆرە بە تایبەتی دەوروگردەکەی زۆر کێشەی هەیە لەگەڵیا
ئەکەوێ هەڵەسێ بەڵام ئێمە لە حالەتی دایم لە حالەتی هەڵسانی و ڕێکردنی بەڵام بەعجارەکەوێ باش لە مەسلەی کێشە دروستکردندا لەگەڵ بەغدا یاخود دژمن دروستکردن وەک ئۆپۆزیسیۆن نایلێنێ زۆر جار ئیداری کوردی بەوە ئێتیهامەکات ئۆپۆزیسیۆن ئەڵێ دروستی ئەکات دژمنێک دروست دەکات بۆ ئەوەی لە ناو هەرێمی کوردستانە چاکسازی نەکات جارێک بەغدا جارێک دەرەوە جارێ هەر جارە و بە شێوەیەک ینی وەڵامە بۆ ئەمە چی؟ زانیشە تۆ چیتی مەوزوعی هەیە لە مەوزوعە هەیە کابرا سیاسەتەکە هەیە پێم بڵێ ئێمە لەگەڵ بەغدا لە 2005ەوە کە دستور هەیە تا ئێستا بۆ کۆمەڵێک اتفاقیات هەیە لە 2010 لەگەڵ بەغدا چی جێبەجێکرا چی جێبەجێ کراوە لەلایەن بەغدا و مەسوولێتی بەغدا چیە و مەسوولێتی ئێمە چییە باشە باشە ئەمە کێشە هەیە بابە ئێمە واز بێنن لە ئێمە کێشەمان نییە لەگەڵ بەغدا ئەی سەدرەکان چیە کێشیان لەگەڵ مالکی ئەی عێراقیە چیە کێشەی لەگەڵ ئەگەر ئێمە ئیمانمان هەیە گەیشتونەتە ئەو قەنەعاتە کە بەغداد سیستمێکی تەواو و خلاص قەنەعات پێ بکەین و تەهدید نییە بۆ ئێمە ئێوە با ناوخوا لێبێنین وڵا هیچ ترسمان نەبێ بەڵام بابە ترس هەیە چۆن نییە ترس هەیە بەغدا خۆی ئامادەکە واقعە کێشە هەیە بۆ کوردستان بەڵام لە تەنیشتەوە منە ماڵێ لە تەنیشتەوە ئێمە نابێت ئەوە ببێتە عوزرێک کە ئیشی خۆمان نەکەی یعنی ئەگەر هاتوو لەم کۆمەلگا کۆمەڵی نوقسانیمان هەبوو نابێ ئەوە چاو لێ بوو پۆشین وەڵا چییە دژمنی دەرەکی هەیە نابێ گەرەک ئەو ئیشیشە بکرێ یعنی مەقسەدم ئەگەر ئەو ئەرگومنتە بەکاردێنن برادرانی ئۆپۆزیسیۆن وا بزانم ئەوەش بەکارنێنن ئەمە بەعز کەسەوە بەکاردێنێ چونکە من نەبیستوە لە سەرکردەکانە و قسانە ڕاستی بڵێم چونکە سەرکردەکانیش ئەمزایان کردووە ئیستا سەرکردەکانی یەکگرتووی ئیسلامی ئەمزای کردووە نوێنەرەکانی یەکگرتووی ئیسلامی نوێنەرەکانی بە سەرکردەی یەکگرتووی ئیسلامیەوە کە مامۆستا عەلی باپیرە ئەمزای کردووە دژی مالکی یعنی نەک هەر ئێمە وتمانە ئەوانیش ئەڵێن ئەم وەزعات لە بەغدا قابلی قبول نییە باشە معنایەوەیە کێشە هەیە لە بەغدا باشە دکتۆریەک پرسیاری ئەمە دوا پرسیارمە بێت بۆچی ئێمە ئێستا کورد بەشدارە لەو حکومەتی مالکی جێگیری سەرۆک وەزیران کووردە وەزیری دەرەوە کووردە سەرۆک کۆمار کووردە لانی کەم وەزیرەکان بۆچی کە لە کۆبوونەوەکانی مالکی ئامادە دەبن ڕایان نییە بۆ چوونی جیاوازیان نییە بۆچی گوێ لە قسەکانی سەرۆک وەزیرانەکان بۆ لە جەلسەیەکە نەهاتنە دەرەوە بڵێ مالکی بڕیارێکی خراپی داوە ئێمە وەک کورد لەم جەلسەیە بەشدار نابین و دێنە دەرەوە یعنی هیچ هەڵوێستێکمان نەبینی لەلایەن کوردەوە ئێمە نابێ زوڵم لە برادرانی خۆمان لە بەغدا بکەین بەڵام بەعام کێشەکە وایە کێشەکە کە ئەبێتە تەناقوزێک نێوان بڵێن مالکی وە کورد تحملی مەسئولێتەکە کەوێتە سەر شانی هەولێر گەرەک وەڵامداوەتەوە هەولێر گەرەک ڕخنە بکات چونکە ئەوان وەزیرن و لەو سیستەمان بەڵام بەعام ئەوانیش ئیشی خۆیانیان کردووە ئەنجا ئیشەکە بە دەنگی بەرزبیان نزم ئەوە جیاوازە ئێمە نابێزە یەک چشمان هەیە پێویستە ئەترافێ بکەین ئێمە لە بەغدا هەر تاکێکی کورد کە لێوێن من ناڵێم هەمویان بەڵام زۆربیان بەڕاستی کادری متەقەدمن کادری باشن و بەتوانان و ئسپاتیان کردووە لە ئیشی خۆیان نوقسانی گەورەمان لە بەغدا وەکو تیم ئیش ناکرێت کە وەکو تیم ئیش ناکرێت تۆ یاریکەرێکی چەندێ باش بیت ئەگەر وەکو تیم ئیش نەکەی لێ دەبنەوە ئێمە لە بەغدا نوقسانیەکەمان ئەوەیە ئەگەر وەکو تیم ئیش بکەین ئەو کێشانەی کە ئێستا هاتووەتە سەر مێزی هەولێر پێویستە لەسەر مێز لە بەغدا حال بێ بەڵام ئەو کێشەمان هەیە و ئەو کێشەش بەڕاستی لە چەند کۆبنەوەیەک لەگەڵ سەرۆکی هەرێم چەند جارێ باس کراوە ئەو کێشە حل بێ و هەوڵیش درا بۆ حلکردنی ئەو کێشە بەڵام ئێمە وەکو تیم زعیفین وەکو تاک بەقوەتین لە بەغدا زۆر سوپاس دەکەم ئازیزان تا دیدارێکی تر خواتان لەگەڵ